ئێمە وەکو فەرمانبەرانی زانکۆ بە کۆلێژی پەروەردە و کۆلێژی کوشکاڵ دوو کۆلێژە دوو داواکاریمان هەیە وەکو لەوکو هەموو فەرمانبەرەکانی تری زانکۆکانی کە یەکەمیان جێڕانەوەی پلەبەرزکردن کە لە 2014ەوە بە نایاسایی لێمان ڕاگیراوە بە بیانووی قەیرانی دارایی و شەڕی داعش و ئێستا نە قەیرانی دارایی ماوە نە شەڕی داعشیش ماوە. خاڵی دووەمیشمان پێدانی موچێل بە 30 ڕۆژ جارێک ینی بڕیارمان داوە کە لە 30 ڕۆژ زیاتر دەوام نەکەین گە ببێتە 31 ڕۆژ ئەو یەک ڕۆژەیە ئێمە بایکۆتی دەکەین هەتا ئێستا ئەگەر داواکاریەکانشمان جێبەجێ نەکرێ ئەمە بەردەوام دەمین لە بایکۆتکردن و ئیشی خەڵک ڕایی ناکەین. ئێستا ئیساب کە مانگەکەی کە 6 ڕۆژ دواکەوت ئەو ڕۆژ تقریبان دەبێتە 7 ڕۆژ بەیانی شەر خەبەری نییە.